دوێن تەماشای چەند خاڵێک بکەین بۆ سەرنجدانێکی ورتر. یەکەم سەی ئەو ڕەوان بێژێ بەهێزەکە لە ئاەتەکەیە کە ئەفەرمێ کە خوای گەورە دڵی ئەو دوو ڕوانەی مۆر کردووە. ڕەنگە کەسێ بڵێ ئاخر ئەوە ڕێگرتنە لە وەرگرتنی حەقەکە کە لەگەڵ دادی خوایە یەک ناگرێتەوە، چۆن لەلایەکەوە ئەوێ هیدایەت وەربگرن لە لای کەشەوە دڵی مۆر کردن تازە ممکن نییە هیدایەت وەربگرن. جوابی ئەمە ئەوەیە یەکەم کە خوای گەورە بەردەوام ڕێی بەرەو ئیسلام هاتنی بۆ خۆشەکردن، چونکە بە شێوەی کردار باس لە باوەڕهێنانەکانیانەکە کە زوو دووپاتە بوو، بەڵام ئەوان هیچ سوودێکیان لەو هەموو هەلەوەر ناگرت تا مسلمان ببن. ئیتر خوای گەورەش غەزەبی لێگرتن. خوای گەورە خۆ لە یەکەم ڕێگاوە لە یەکەم هەلەوە کە بۆی ڕەخساندبوونە سزایی نەداون، مەجالێکی زۆری بەرفراوانی داونەتی. ڕێی لێگرتن کاتێک کە خوای گەورە زانی کە ئیتر ئەوە هی ئەوە نییەوە هەر دێن و ئەڕۆن و تازە هی ئەوەیە مۆر بنرێ بە دڵیانە. نەتیجەکەی ئەمەیەکەوە لێرە لە کات و شوێنی تایبەتی خۆیان حەکیمانە پێویستە مۆرەکان لە دڵ بدرێ. تر چێ جورئەتی ئەو بکا بڵێ وەڵا هەلیتریان لە بەردەما بۆ ئەڕەخسێنم تاکو باوەڕ بێن. نا ئەمە نابێ، چکە خوای گەورە بە زانینی ڕەهای خۆی، بە دادی بێوێنەی خۆی، بە حەزی هیدایەتدانی بەندەکانی خۆی هەموو ڕێیەکی بۆ هیدایەتدانی ئەمانە بۆ ڕوونکردنەوە هەمووی بۆ خستنە بەرچاو، بەڵام ئەمان خۆیان هەر بە دەنگەوە نهاتن. شۆرایی زەین و دیدیان بە باشتر زانی وەک لە نووری ئیمان و بەرچاوڕوونی دنیا و قیامەت و وەرگرتنی ڕێبازی خوایی. ئەوەش هەم ئەنجامی کاریانە هەم سزای خواییە. سزا خواییەکان نەتیجەی کاری خۆیانە، یعنی هەروەکو مقدمە و نەتائج کە زۆر جار باسییانەکەینەوە. پێشەکی و سەرنجام ئەم سەرنجامە کە سزای و ڕێهیدایەتیان لێ گیراوە بە سەبەبی ئەو ماڵوێستانەی خۆیانە کە کردویانە. إن الله لا يهدي القوم الظالمين. إكابراستم كار خوي أبوني أجاري استم كرد بو بستم كار لي بو بسي موصفات بو يا خوي پروردگار تواو رجاي لي بري دوهم أمورا لروي چونتي و چندتي و كاتو شونو ماهيتو هويوا قابل مناقشه بدواداتون نماوا شكو خوي گورا او كاري كردوا بحكمتي خوي كردوتي هیتر بوار بۆ کەس نەماوەتە لە حاڵەتێکی ترە ئەو مۆر لێدانە بڕوا بە دوای لێ بکۆڵێتەوە بۆی بیسڕێتەوە بە هیوا بێ بگاتە ئەنجامێکی تر وڵا کاڵ یەکەمەوە چ جای ئیلغاکردنەوە، چکە سزایەکی دادپەروەرانەی خوای گەورەیە کە دوای ئیقامە حوجە هاتووە، دوای ڕوونکردنەوەی چاکە، دوای ڕوونکردنەوەی خراپە، دوای ڕوونکردنەوەی چارەنووسی پابند بوون و پابند نەبوون بە هەرێکێکیانەوە، ئەمانە هەمووی بۆ ڕوونکراوەوە، بەڵام ئەوان هەر باوەڕیان نەهێنا. نابینی خوای گەورە چۆن لە باسییانە فەرموویەتی ونقلب أفئدتهم وأبصارهم كما لم يؤمنوا به أول مرة ونذرهم في طغيانهم يعمهون. هر وەک چۆن ئەوان لە یەکەمین جارەوە باوەڕیان پێی نەهێنا، ئێمەش وا دڵ و چاویان لێ هەڵەسوڕێنین و ڕوویان لێ وەرەگێڕین، لێیان نەگەڕین لە گومڕایی خۆیانە خول بخۆن، چونکە خۆیان ئازاد بوون لەوەی کە بێن بەرەو دینداری و ڕێبازەکە هەڵبگرن، بەڵام وەریان نەگرت. فلما زاغوا أزاغ الله قلوبهم. كاتك الري هدايتيان نقرتو لا ينداو لا ريبون منحرف بون إيمش لا ماندا بل نطبع عليها بكفرهم. هربه كافر بون إخوانا ويمشي ما كردوا مورمان بدل يعني بكفرهم باي سببي بيوتر يعني لكفرهم بواسطة كفرهم. أما أنا هم أورنا كنا وكا أو مور ليداني خواي جورا بدلي أو دوروانا ويناوا سەرنجامی هەڵوێستی ئازادی خۆیان بووە، سەرپشک بوون، ئازاد بوون، سەربەست بوون، ئەیان توانی هەر ڕێبازەکە ئەیانەوە وەری بگرن، نەک خوای گەورە نەیویستوێ هیدایەتیان بدەن، نا چونکە خوای گەورە ئەسڵەن پێغەمبەرانی هەڵبژاردە و پەیامی ناردۆتە خوارە بۆ هیدایەتی مرۆڤایەتیەکە خۆی، ئەوان وەریان نەگرت، وەکو خۆیان و دووڕوانی هەموو زەمانێکی تر خۆیان وایان وت و خۆیان هەڵوێستانیان گرتوتە بڵ. خۆ خوای گەورە فەرق و جودایی لە نێوان بەندەکانی خۆیان ناکە، واسطەی کەسیش بۆ کەسێکی تر قبوڵ ناکە. نبینی پێغەمبەری نازار صلی الله عليه وسلم وەکو حوزەیفەی کوڕی یەمان ڕزای خوای لێ بێت لێوەیە جێڕێتەوە فەرمووی تعرض الفتن على القلوب كالحصير عودا عودا فأي قلب أشربها نكتت فيه نكتة سوداء فأي قلب أشربها نكتت فيه نكتة سوداء وأي قلب أنكرها نكتت فيه نكتة بيضاء
حتى يصيروا على قلبين أبيض بمثل الصفا فلا تضره فتنة ما دامت السماوات والأرض، والآخر أسود مربادا كالكوز مجخيا لا يعرف معروفا ولا ينكر منكرا إلا ما أشرب من هواه. أما كان الرواية مسلمة يا فرمي بلاو مصيبتي تاقي كردنوا وكو دانا قاميشي الريسكراوي حسير بسر دلانا دي، يعني جورها تشيشك ابن مايي لا دري ودين لاوازي و الرو لدلو درون كانوا دينا بيشوري جا چونو كسي حسير درستكا قانيشة قائمة انجا قانيشة شتري خاتفال ايوش قائمة انجا سيمية خاتفال وهروها. افرمي هر دلك هر يچك لوانا بقريت خو خالك الرشي بيوا چسبي، هر دلك جوري نقرتو ردي كردو خالك سبي بيوا چسبي تا ام دل سبيان وكو چيايكي تاوير وەکو چێوی سەفا کە لە مەکەی و سپیە لە دوورەوە دیارە ساف و لوسە بێت هیچی پێوە ناوێستێتەوە بریسکەی دێ. ئەو دڵش ئاوای لێ کە هەتا دنیا بێ دنیا بێ و ما بێ ئاسمان و زەوی بمێنن هیچ تەگەرێک کارتێکردنی خراپی لەسەر نابێت. ئەوی تریان ڕەشدا ئەگەڕێ وەکو چیتەڵەی لێ یعنی گۆزەی بچووک وەکو کیتەڵەیەکی دەمە و نخون کراوەی لێیە کە هیچی پێوە ناگیرسێتەوە تەبان ئیتر نەچاکە ئەزانێت چێ و نەخراپەش هەڵاوێرێ مەگەر هەر ئەوەی کە لەگەڵ هەوا و هەوەسەکەی خۆیان بگونجێ. جا سەیری ئەو تەشبیهی پێغەمبەر کە صلی الله علیه وسلم یەکێکیان چۆن ئاوا بریسکەی دێ یەکێکی تریان بووە بە کیتەڵەیەکی دەمە و نخون کراوە. دا تەبیعەتی کیتەڵەی گۆزەڵەش وایە خۆی لێی گەڕێ هەر ئاوەکە ئەدەڵێنێ دێتە دەرەوە. ئەم سەرە و نخونیش کراوەتەوە چی پێوە ماوە وشکایی پێوە نەماوە تەڕایی پێوە نەماوە چۆی ئیمان بەم دڵە ڕەشەوە ماوە کە ئەوەندە خەریکی خراپەکاری. ئەم منافقە چی لە خۆی کردو؟ سەیریکەن بەکارهێنانی شێوەی مەجازی وە لە داڕشتنە هێزێکی زۆرترە داتە تعبیر لە هەموو زمانێک ئەوایە لە کوردی لە عەرەبی لە زمان تر نابینی کورد کە شتێک بێ ئەسەر ون ببێ ئەڵێ کەوتە تومی باباوە یان هۆ ناوی بە کۆڵەکەی ئاشا چوو ناوی بە کۆڵەکەی ئاشا چوو یعنی ئومێدی ئەوە نەما بدۆزرێتەوە تازە ناوی لە کۆڵەکەی ئاشای ئەو هەموو دەنگە دەنگەی بەسەرا هاتوو. لێرەشەوەی کە خوای گەورەی بەدەسەڵات و زانا و دانا مۆر لە دڵی کەسانێکەدا پەنا بەخوا کە ئیتر کەس بۆ نەماوە قسەی لەسەر بکات کەس ئومێدی سڕینەوەی ئەو مۆرەی نامێنێت تەواو. ئەوە شێوازێکی تری بەلاغە و تعبیرە. نقطەیەکی ترەوە دڵێک کە ئامێری هەست و هۆش و گۆشی تیانەماوە کە ڕۆڵی سەرەکی لە پێی پێبردن و لێک هەڵاوێردنی چاکە و خراپەی نەما بێ هیچ ڕۆڵێکی مرەڤایەتی بۆ خاوەنەکەی نەماوە وەکو دڵی ئاژەڵی لێ هاتووە یعنی بیرهۆشی وەکو بیرهۆشی حیوانی لێ هاتووە کە مادام خاوەنەکەی بەویستی ئازاد و سەربەستی خۆی وای لێ کردووە با لە ڕووی فیزیکیشەوە هەرما بێ با بیرهۆش و مێشکی و دەماخی خەلیەکانی هەمووی ئیشکەن باوەکو دید و بیر و بۆچوون و دڵ و هۆشی ئاژەڵێکیش خزمەتی زیندوێتی خاوەنەکەی بکات تا کۆتایی ژیانی دێ دوایی لەو ڕۆژەوە لە لێدانەوەستێ تر هیچ فاعیلەتێکی نامێن نەفاعیلەتی معنەوی بوو نەفاعیلەتی پارسەنگی شخصیەتی بوو نەفاعیلەتیشی بۆ بەردەوامبوونی ژیانی بوو چ جای بۆ ڕازیکردنی خوای پەروەردگار. خاڵێکی تریش دیسان سەرنجی دێنێ کەسێک کە شودۆخی باوەڕی دیبێ لە ڕوانگەی بەرفراوانی و هەستی بە هەموو ئاسۆ و مەودای گەردون و ژیان و مرۆڤایەتێکە کردبێ خوای گەورەی ناسی بێ وەکو خالق وەکو خاوەن وەک ژێنەر وەک مرێنەر لە ناخیا خواپەرستی کردبێ و لەزەتی لە خواناسیەکە و لە خواپەرستەکەی کردبێ کەسێک گەشەی ڕۆحی چێشت بێ ئاهی تەقوای تێگەڕابێ دەرونی لەژێر سایی ئیمانە حەوا بێتەوە چاوێک لەبەر نووری خواییە هەموو ڕەهەندە دژوارەکانی تاریکستانی جاهلیەتی کەشف کردبێ خۆی لەلادا بێ یا أيها الذين آمنوا إن تتقوا الله يجعل لكم فرقانا ئەگەر تەقوای دینداریتان هەبێ و تەقوای خوای پەروەردگارتان هەبێ خوای گەورەواتان لێکە ڕێی حەق و ناحەق بۆ خۆتان ئاسان گوێیەکەنەوە لە یەکتری هەڵاوێرن. کەسێک خوای گەورە ئەم لایتەی نووری ئیمانی دابێتە دەستی و ڕێگاکان لە یەکتر گوێکاتەوە پاشان گەڕابێتەوە بۆ دیدی تەنگ و تاری گومڕایی کوفر و
بیری شەڕەشۆقی دارستانێتی جاهلیەت گەڕابێتە بۆ بیابانی بێرونی کوفر، گەڕابێتە بۆ زۆنگاوی بەدڕەوشتی و بەرەڵایی، ئەبێ عەقڵی بەچی پشکی. کەسێ هاتووە ئەم نورەی ئیسلامی بینی بۆ چوو بێتەوە بۆ تاریکی، پارسەنگی شەخسیەتی هەیە و چۆتەوە بۆ لاسەنگی. یەک کۆمەڵگەی مسلمانی دەمپاک و دەستپاک و سەرڕاست و ئینسانی مؤدەب و خاوەن خێزانی دامەزراوی بینیوە چۆتەوە بۆ بەرەڵایی و گەڕەلاوژەیەک لەوێ هەموو ڕۆژە تەلاق و کێشە و شەختی هەڵانی تایە. پێی بە چییە بە درکی چمە و دایکی خێر و شەڕی کردو مەگەر شانی ئەو وەسفەنیە کە خوای گەورە ئاو پێی بفەرمێ فەهم لا یەفقەهون، مەگەر گەلۆر نییە ئەمە هاتووە چ ژیانێکی بەچیتر گۆڕیوەتەوە، دنیا و قیامەتی بۆ خۆی دۆڕاندۆ بەچی بە گەڕانەوە بۆ جاهلیەت. بۆی خوای گەورە فەرمێ فەهم لا یەفقەهون. بەڕاستی ئەمە جێگایەوەیە کە ئینسانی مسلمان سەرنجی بداتێ.